ئەسمانە ڕڵە بێش کەم هەرزان بێ جا ئەمڕۆ لەگەڵ هەموو ئەمانەشە ساڵی 27 ساڵتێ ئەپەڕێت بەسەر دەرچوونی ڕۆژنامەی کوردستان یەکەم ڕۆژنامەی کوردی لەسەر دەستی مەقداد مەدحەت بەدرخان لە قاهرە ڕۆژنامەی کوردستان ڕۆژنامەیەکی کوردی کە ئەم ڕۆژنامەی دەرچوونەکەی وای کرد لە دوای ئەوە کاروانی ڕۆژنامەگەری کوردی ئیتر ڕێی خۆی بپێوێت و هەتاکو ئێستا بگات هەرچەند هەوراز و نشێوی زۆری بینیوە هەوراز و نشێوی زۆری بڕیوە بەڵام هاتووە هەتاکو ئێستا جا ئەم کاروانە لە ماوەی ئەم 27 ساڵە چی کردووە چۆن خزمەتی بە کورد گەیاندووە و لەگەڵ یا ئەبێت چی بکە بۆی کە ئەوەندەی تر خزمەتەکەی بتوانێت جێی خۆی بگرێت ئەمە بابەتێکە کە بە میواندارەتی میوانی بەڕێزی بەرنامەکەمان ئەمانوێت قسەی لەسەر بکەین سەرکۆ بەڕێز دکتۆر کامل عومەر مامۆستای ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی کە دکتۆر زۆر بەخێرهاتن بەڕێز دکتۆر جان زۆر بەخێر سپاس لەبەر ڕۆژەکە پیرۆزبایی لە بەڕێزت لە سەرجەم ڕاگەیاندکاران لە سەرکەوە لە خۆم و لە هەموو هاوکارانمان ئەکەم منیش بەنای خۆم و پیرۆزبایی یەکەم لە سەرجەم ڕۆژنامە نووسان و بە هیوایەوەی کە ئەم ڕۆژە بێتانگایەکی باش بووی کە بتوانی کاری باشتر و باشتر بەنجام پیرۆزبایش لە تۆ بەڕێزت وەکو مامۆستای زانکۆ وە کەسێکە لەم بوارە خەلکی وا ناڵێتەوە ئەم 27 ساڵە پێمان خۆشە خۆت باسێکی ئەم کاروانە بکەیت تاکو ئێستا چۆن هەنگاوینەوە بەڵێ حتمما بنەماڵی بەدرخانیەکان لە دامەزراندنی یا لە دەرچواندنی ڕۆژنامەیەک کە ڕۆژنامەی کوردستان ڕۆڵێکی گەوریان گێڕاوە لە خەباتی ئەوسای نیشتیمانی بەرامبەر بە قەزە و بە پرسێکی گەورەی نیشتیمانی کە پرسی کووردە پرسێکی نیشتیمانی پرسێکی نەتەوەی کە پرسی گەورەی کووردە کە پرسی کێشەکانی کووردە لەو زەمانەیە ئەوان ڕۆژنامەیەکیان دامەزرانوە لە پاڵ ئەو خەباتە سیاسیانەی کە هێزی سیاسی و جوڵانەوە سیاسەکان لە پارچەکانی کوردستان کردویانە ئەوان لە ڕێگەی ڕۆژنامەیەکەوە هاتوون ئەم خەباتە مەدەنیان ئەم خەباتە نیشتیمانیان برەو پێداوە کە دامەزرانی و ڕۆژنامە بووە کە جگەلەوە ڕۆژنامەیەک بووە وەڵام دەرەوەی زۆر بابەتی دۆخی ژیانی ئەوسای خەڵک بووە و زۆر قەزەی تیا بووە تەنانەت ئەو ژان لە ڕۆژنامەنووسەکان هونەر ڕۆژنامەنووسەکان بەشێکیانی تیا بووە کە بۆ سەردەمە زۆر گرنگ بووە کە کورد ینی تازەترین ینی بۆ کورد زۆر تازە بووە کە بەشداری پرۆژەی پرس چاپەمەنی بکات ینی و ئەوەی کە ئێستا توێژینەوەیەک بکە لەسەر ناوەڕۆکی بابەتەکانی من بۆ خۆم زۆر جار ئەڵێم ئەوەی کە بەدرخانیەکانیان کردویانە بۆ پرسە نیشتیمانیەکان بۆ خەمی گشتی لە ئێستا میدیا بەم هەموو تەکنۆلۆژیا و بەم هەموو پێشکەوتنەوە کە ڕەنگە نەتوانێت دەرەقەتی ئەوان کردویانە لە سەردەمای ئێستا بکرێت ڕەنگە گۆڕانکاری ئەوەی کە ئیمکانیەتەکان دوور لە وڵات بوون یان لە ڕووی تریشەوە لە دوور لە وڵات بوون ئیمکانیەتی و کاتە لاواز بۆ ئیمکانەتی تەکنیکی و تەکنۆلۆژی زۆر لاواز بووە ئێستا بە بەراورد یانی ئەگەر بەراوردی کەین ئەو هەموو پێشکەوتن تەکنۆلۆژیا هەستەکەین ئێمە وەکو ناوەڕۆکی پەیامە میدیایەکانمان لاوازین ئێمە لاوازین بەرامبەر بە کۆمەلگاکانمان بەرامبەر بە پرسی نیشتیمانی و نەتەوەییمان بەرامبەر بە کۆی پرسە خزمەت گوزاریەکانمان لە کۆمەلگایە باشە دوای چمە سەر و خاڵە زۆر گرنگە چکە منەمێ ئەمڕۆ لەم ڕۆژەیە بەسێ تەوەری جیاواز گفتوگۆ لەسەر کاری ڕۆژنامەوانی و میدیاکانیش بکەین بزانین لە ڕابردووە کە 27 ساڵ تێپەڕەبێ کە تۆ بەڕێزت ئەڵێ کارێکیان کردووە کە تا ئێستاژە دوور لە ڕووی ناوەندی ئەکادمیەکانی شتوانی توێژینەوەیان لەسەر بکەین بەڵام ئێمە بەم هەموو پێشکەوتنەوە کە هاتوونێتە ئەم قۆناغە بۆچی هەرجارێک کەم و کوڕیمان هەیە لە چاو ڕابردوو بەڵام پرسیارەکەی من با پەیوەستە بە ڕابردووە جارێ ئەو ڕۆژنامەیە کە بەدرخانەکان لەو کاتەیە دەریان کردووە لە هەموو لایەنەکان توانیویەتی کاریگەری هەبێت لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئەوەی کە کۆمەلگای کوردی چ بابەتێکی زۆر گرنگی بتوانێت بیوروژێنێت چکە کاری ڕۆژنامە ئەوەیە کە لە بابەتەکان بکۆڵێتەوە بە تایبەتی لە چیا خۆی بینیێتەوە چۆن یانیگەر ینی بۆ نمونە ئەمان ڕۆژنامەی کوردستانیادانەوە ئەم ڕۆژنامەی کوردستانە بەس لە بواری سیاسیە کاری کردووە یاخو بۆ هەموو لایەنەکان بەگشتی بەڵێ حتمما
بەشێکی کاری سیاسی بووە وتم کاڵم خەباتی مەدەنی لە ڕێگەی ڕۆژنامەیەکەوە بەشێکی کاری سیاسی بووە بۆ ئەو زەمەنە کاری نیشتیمانی بووە بەڵام بەشێکیشی پەیوەندی بە خزمەتی خەڵکەوە بووە بە کێشەکانی خەڵکەوە بووە هەنێ بارودۆخی ژیانی ئەو کاتە خاتە ڕووکە پێمانەڵێ ینی بۆن منە هەنێک لە خزمەت گوزارەکانی ئەو سەردەمەتیایە هەنێک کێشەی تایەکەی خەڵکە یعنی ئەو زەمەنەش لەو زەمەنەیە جگە لە دۆخە سیاسەکە جگەلەوەی کە پامی سیاسیانە بووە پامی خزمەت گوزاری و خزمەتکردنی خەڵکیش هەبووە لە ناو ناوەڕۆکە میدیایەکە بەڵێ بەڕێزت جا ئاماژەت بۆ کردوتت ئەوەی ئەوان کردیان لانەیە لە چاو ئێستا زۆر باشتر بوو بێ لەبەر ئەو ناوەڕۆکەکە و پەیامەکە کە ڕوونتر گەیەنراوە کاری زیاتر لەسەرکە دکتۆر لا دوای ئێستا بۆچی سەرباری ئەوەی کە ئەبێ بە درێژایی ئەم مێژوە دێر و درێژە کەم نییە 127 ساڵ بەڵام لە جیاتی ئەوەی ئەرکەکە باشتر بەجێگەیەنرابێت هەندێک جا لانەیەک ببێتە جێ گلەی هەندێک لە ڕاگەیاندکاران و پسپۆڕان وەکو بەڕێزتان بڵێ ڕاستەکەی گلەی زۆر هەیە ینی ڕخنەی جددی هەیە لەسەر کاری میدیایی لە هەرێمی کوردستان لەسەر کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە میدیا لە هەرێمی کوردستان ئێستا بووەتە میدیای ئەشخاصی سیاسی کەسی سیاسی میدیای خاوەن بەرژەوەندەکان کۆمپانیاکان میدیای ئەحزابی سیاسی میدیای سێبەری هێزە سیاسیەکان پارێ و ماڵێکی گشتی زۆری تیا بەکارێنن بەڵام بۆ خزمەتی بۆ خەمی خەڵک نییە بۆ خزمەتی گشتی نیە ئەوەندەی بۆ خۆ پیرۆزکردنە خۆ تەقدیسکردن و خۆ بە پاڵەوانکردن و بۆ ئەوەی کە بەرپرسە سیاسەکانمان شخصە سیاسەکانمان بە پاڵەوانکەن گەوریانکەن لە بەرچاوی تەقدیسیان کەن بۆ ئەوەیە کە کۆمپانیاکان بەرژەوەندەکانیان زیاتر کۆمپانیا احتیکارەکان زیاتر بەرژەوەندەکانیان زیاتر و زیاتر لەوەی کە هەیە هین بکەن ینی وەکوڵێ دەستەبەر بکەن بۆ زۆر مەرامی تری سیاسی مەرامی وەکوتم هەر سیاسی ژنا هەنێک مەرامی نابەجێی کۆمەڵایەتی مەرامی ئابووری کۆمەڵێک مەرامی جیاجیا هەیە لە میدیای ئێساکە بەداخەوە ڕۆژنامەنووسەکان ببوونە داردەستی ئەم مەرامە سیاسی و ئابووری کۆمەڵایەتیانە کە لە ڕاستیە خەمە گشتێکە خەمە ئەساسیەکەی خەڵک لە بەشێکی زۆری میدیاکانی هەرێمی کوردستان بیرچۆتەوە کامە ڕخنەی جددی ئێمەیە لە دۆخی سیاسی وەجگەلەوەش ئێمە بەداخەوە لە حکومڕانی خۆمانمان هەیە پراوێزێک لە ئازادیمان هەبووە چەند ساڵ ئەم خەڵکە قوربانیدا لە پێناو گەیشتن بەم دۆخە بەڵام زۆر بەداخەوە ئێستش هەنێجار دۆخی ئازادی ڕادەربرین بە پێی ئامارەکانی ڕێکخراوە ناوخۆی نێودەوڵەتیەکان لە پاشەکشایە لە پێشکەوتنان نییە ڕاستیەکەی هەندێک ڕاگەیەندرانەکەی با بڵێن سندیکای ڕۆژنامەنووسان ئەوەی کە لەم ڕۆیە دەری کردووە لەو ڕاگەیەندراوە باسی لەوە کردووە دکتۆر کە ئەڵێت ناڕزایەتیان هەیە لەوەی کە ئازادی ڕادەربرن لە ئێستای بۆ ڕۆژنامەنووسان لاانێ مەترسی لەسەر بەڵێ بەدڵنیا ینی با بەڵگە بێنینەوە ینی بەڵگە چییە؟ ئێمە هەر دۆخێکی هەڵبژاردنێتە پێشەوە خۆ پیشاندانێتە پێشەوە ئیتر ئەو زەمەنە ئەو دۆخە دۆخی دۆزەخی ڕۆژنامەنووسانە لە بەلێدانیان بەگرتنیان بە زیندانیکردنیان ینی ئێمە تا ئێستا ژەزانین ئێمە هەنێک کەیسی ڕۆژنامەنووسیمان هەیە لە هەرێمی کوردستان کەسی تیرۆری ڕۆژنامەنووسیمان هەیە تا ئێستاش کەیسەکان لە مەحکەمەکانە هیچ ناچێتە پێشەوە لەبەر چیش خۆ من ڕەنگ ناڵێم بڵ خەتای حاکمەکانە بەتەنیا خەتای دۆخی سیاسیە هەژمونی سیاسیە بەسەر دادگا و دادوەرەکانمانەوە بۆیە تا ئێستاش ئەو کەیسانە چارەسەر نەکراون تا ئێستاش ڕۆژنامەنووسمان هەیە لە زیندانە لەسەر کۆمنتی نووسیۆ لەسەر دۆخی موچە ینی تا ئەم لەحزەیەش لە زیندانایە بۆ نمونە شێروانی کە تا ئێستا گلەی هەر هەمومانە ڕخنەی هەمومانە وەکو ڕۆژنامەنووسان وەکو ڕێکخراوەکانی ڕۆژنامەنووسان تا ئێستا قسەی جدی هەیە چەند فشار هەیە بەڵام بەڕێکارە یاسایەکانیش مامەڵە ناکرێت لەگەڵ ئەو ڕۆژنامەنووسانەیە تا ئێستا کە ئێمە دەیبینین لە زیندانەکانە کۆمەڵی خەڵک تا ئەم لەحزەیەش کە قسەی تیاکەین چەند ڕۆژنامەنووسێک لەسەر ئازادی ڕادەربرین و ئازادی قسەکردن لە زیندانەکانە بۆیە بەڵێ ئێمە گلەیمان لە دۆخی ئێستای ئازادی ڕادەربرینەیە لە هەرێمی کوردستان وەکوتم ڕێکخراوی بەیاننامە و ڕاگەیەنراوی ڕێکخراوە ناوخۆیەکانی خۆمان سندیکای ڕۆژنامەنووسان میترۆ جاسەنە کۆمەڵێک ڕێکخراون بەردەوام ئەمانە لە ڕێگەی ئامار و بەیاننامەکانە پێمانەڵێن کە فعلەن ئازادی ڕادەربرین و ئازادی ڕۆژنامەنووسی لە پێشێلکردنایە و لەژێر هەڕەشەدایە
و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش ئەگەر ئەگەدار بن ڕێکخراوی پامێرانی بێسنوورە ڕێکخراوی هیومان ڕایت زۆرچە ئەمانە هەمووی بەردەوام لەسەر دۆخی ئازادی ڕادەبرنی قسەیان هەیە و ڕخنیان هەیە و بە ئاماریش قساکە نەگەوەی قسەی ئینشایی بێ قسەی داڕشتن بێ بە ئاماریش پێمانەڵێن کە بە بەراورد بەوەی کە ئێمە حکومڕانێکی خۆماڵیمان هەیە ئەمنیەت هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام هێشتا دۆخی ڕۆژنامەنووسان و دۆخی ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە هێشتا هەر لە ئاسی دڵخوازی ئێمەی ڕۆژنامەنووسان ئێمە میدیاکاران ئێمەی ئەکادیمیان نییە. باشە دکتۆر خۆی زۆر کاتەڵێن ئێمە میدیا خۆی بەرپرسیارەتیە تۆ چۆن نتوانی ئەم بەرپرسیارەتی لەسەر شانی خۆت هەڵگری بەداخۆکو تو ئاماژەی پێی ئێستا لێ شاوێکی زۆری میدیایی بەڕێوەیە هەر یەک و پەیامێکی جیاوازی پێە ئەم پەیامە جیاوازانە بێگومان ئاراستەی بۆ ناو خەڵک کەواتە و لە ڕووی ئاکادمیەوە تا چەند گرنگە کە میدیا بەرپرسیارەتی لەسەر شانە بێگومان مافیشی هەیە ئەکەوێتە دوولایەنەکەەوە ئەو بەرپرس و دەسەڵاتەی کە ئەم ناوچەیە بەڕێوە بە ئەو میدیا زۆری تایەتی تا چەند گرنگە هاوسەنجیەکە بێ لە ڕاگررتنی ماف و لە نەهێشتنی کۆمەڵی پەیامی نەخوازراوە چونکە ئێستا ئێمە بڵێن ئەمە غەتریکی زۆر لە ڕۆژنامە نووسکراوە بەڵام لەلای کەشی کۆمەڵێک کە زیێ بەناوی ڕۆژنامە نووسەوە کۆمەڵی پەیامی خراپە خاتنەوە گۆڵەکەەوە چۆن بتوانین ئەم مافانە هاوسەنگی ڕاستیەکەی ئەمە فعلەن دوو لایەنە لایەنێکیان پەیوەندی بە دەسەڵاتی سیاسی و لە هەرێمی کوردستان بە شێوازی حکومڕان لەسەر ئازادی ڕادەبڕین ئەم لایەنە ڕوونە و قسەمان لەسەر کرد ئەوەی کە بەڕای من یەکێک لەم یادی ڕۆژنامەنووسیە گرنگە قسەی لەسەر بکرێەوە گرنگە ئیشی زۆر جدی لەسەر بکرێ نەکرد لای ڕۆژنامەنووسان خۆیان ئایا پیشەیانە مامەڵاکەن ئەمە پرسیارە جدیەکەیە ئایا ڕۆژنامەنووسان میدیاکاران لە هەرێمی کوردستان لە میدیاکانیان لە دامەزراوە میدیاکانیانە پیشەیانە مامەڵاکەن بێگومان ئەمە علامەتێکی ئیستیفهام پرسیاری گەورەی لەسرە نەخێر با شتێکتان پێ بڵێم بەشێک لە پاشەکشەی ئازادی ڕادەبرین و ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان پەیوەندی خودی ڕۆژنامەنووسانە ئێمە سەردەمێک هەبوو دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان پیاوە گەورەکان سەرکردەکان لە هەرێمی کوردستان حسابێکی تایبەتیان بۆ ڕۆژنامەنووسانە کرد بۆ پێگەی ڕۆژنامەنووسێک لە هەرێمی کوردستانە یاسای ڕۆژنامەنووسی کە ڕۆژنامەنووسان ڕەتیان کردەوە یەکەم ڕەشنووسی ئەو کاتە سەرۆکی هەرێم حسابی بۆ ڕای ڕووتی با ڕۆژنامەنووسان چیان پێ باشەوای لێ بکەن بۆیە ئێمە تا ئێساش ئەڵێن ئەم یاسای ژمارە 35 ساڵی 2007 مەساحەی ئازادی ڕادەبڕین و ڕۆژنامەنووسی زۆر تێدایە بە هەموارێکی نیەت خراپ وێران نەکرێ ئەمانەوەی هەموار بکرێتەوە بەڵام ئەزانین ئەیانەوەی ئەو مەساحە ئازادی لە ناو یاسایە ئەترسینەوەی ئەو مەساحە ئازادی نەبێنێ بەرحەڵ ئەو کاتە هەموو ئەو سەرۆک و سەرکردانە بەڕێز مام جەلال بەڕەحمەت بێ حسابی تایبەتی بۆ پێگەی ڕۆژنامەنووسی و ڕۆژنامەنووسانە کرد گوێی لێگرتن ماوە لەگەڵ ڕۆژنامەنووسان و لەگەڵ سەرنووسەری میدیاکان ئەو کاتە کۆی بۆ یعنی حسابی بۆ قسەکانە کرد بەڵام ئێستا وایە نەخێر بۆچی وایە لەبەرەوەی ڕۆژنامەنووسان خۆیان بەشێکل لەم پاشەکشەیە ڕۆژنامەنووسان ئێستا بوونەتە داردەستی ئەم ئەشخاص و ئەو کەس و ئەو بەرپرس و ئەو کۆمپانیا ململانەیەکی ناتەبیعی بینی ئەشخاصە سیاسیەکانەکەن ئەوەی کە ئیگوێزنەوە ئەو پەیامانەی گوێزنەوە لە پێناو خەڵک نییە لە پێناو بەرژەوەندی خەڵک نییە بۆیە ینی باوەڕەکەن کۆمەڵە کەیسی ڕۆژنامەنووسی هەیە با ناو نەبین لە ماوەیە کە ڕوویان داوە ڕۆژنامەنووسە بووە مجموعەیە کەیسی لەسەر بووە دەستگیر کراوە یەک کەیسیان پەیوەندی بە ئیشی ڕۆژنامەنووسیەوە هەبووە کەیسیان 12 کەیسیان پەیوەندی بە هەڕەشەوە هەبووە لە خاوەن کۆمپانیا و لە دەوڵەمەند و لە بەرپرس و لەمانە داوای پارەکەن یعنی یەک دنیا ئێستا بۆ زانیاریتان ئێستا ئێمە بێتە قسە لەسەر خۆمان کەین وەکو میدیا و میدیاکار ئەوەی کە لە بەرچاوە وەکو دەسەڵات لە بەرچاومانەیە بەڵام ئەوەی کە لە بەرچاوانە ئایا میدیاکاران چیەکەن خەریکی وەکوتم ئەمە پرسیارە جدەکە مەبوو ئایا پیشەیانە مامەڵاکەن نەخێر باشە دکتۆر چی وای کردو ئێستا بە قسەکەی جەنابەت ئابەم شەوەیە ئەمان هەنگاو بنێن لە ڕاستیە ئێستا ڕاستە ماڵی گشتی سامانی گشتی بەکارێنرێت بۆ ئەم هەموو میدیایکەوەی بینن ئەوە پرسیارتان قسەیەکتان کاک سەرکۆ لەسەرەوە قسەی کرد لێ شاوێک لە میدیا و زۆر هەیە ئەمە بە بچێ ئەڕوا بە ماڵی گشتی بە سامانی گشتی ئەڕوا بە هیچ میدیایەک نییە لەسەر ئەساسی خۆبژێوی بتوانێت ئەم هەموو پارە بدا بە میدیاکارێک بۆ میدیاکارێکی کەناڵێک 400,000 500,000 لە باشترین حاڵەتە
میدیاکارێکیش $10,000 درێتێ ئەمە لەکوێت ئایا بە پارەی ڕێکلامە بە پارەی خۆبژێوێ نەخێر بێگومان یانی زۆر وازەحە ماڵی گشتیە بەکارێنرێتەوە ئەمە هاتوون بۆچی بەکارێنن بۆ دروستکردنی وەکوتم ئەم ئەشخاصە سیاسیانەکە میدیا زەبەلاحانەیان دروست کردووە بۆ خۆیانە بۆ تەقدیسی خۆیانە بۆ پیرۆزکردنی خۆیانە و ئەمجا بەشێک لە میدیاکانی سەیری ئەوانەکەن سەیری ئەو بۆشاییەکەن کە ئەوان دروستیان کردووە فێری جۆرێک لە کاسپی بەڵام لە ڕێگەی هەڕەشەکردنەوە داوای پارە و ئیستیفزازەکەن ئیستیفزازی ئەم بەرپرس و ئەو دەوڵەمەند و ئەو هینەکەن کە ئەمە ئەزانم ڕاستە مەساحەکە ینی ڕوبەرەکە سپەیسەکە بۆشایەکە خۆیان دروستیان کردووە بەڵام لە ڕاستیا کۆمەڵێک میدیاکاری ناپیشەییش کەوتونەتەش ئێستش ئێمە میدیاکاری پیشەیی باشمان پرۆفێشناڵمانێ بەڵام زۆر کەمن بە بەراورد بۆ میدیاکارانی کە ئێستا ناپیشەییانە مامەڵاکەن و بە شتێکی تر کە زۆر گرنگی ئەوە باسان کرد ئەمەی کە پێوتری هەنێک لە من خۆم لە میدیاکانە ئەوم گوێ لێ بووە لە هەنێ بەرپرس و لە هەنێک لە خاوەن میدیاکان زۆری یا هەنێک ئەکادیمیش زۆری میدیا بۆ مەساحی ئازادی ڕادەڕوین و ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە لە ڕاستیاوانە لە ڕاستیە ئەم هەموو کەناڵە لە کوردستانە بەشێکی گرنگن لە پیسکردنی ژینگەی میدیایی جگەلەوەی وەکوتم ماڵی گشتی بەشێکی زۆری بەکارێنێت سامانی گشتی بەکارێنێت کە ئەمە زیانە لە ئابووری وڵاتەکەمان بەڵام لەگەڵەوەشا ژینگەی کاری میدیایی پیس بووە ژینگەی کاری میدیایی زۆر ناشین بووە قەناعەتی تەواوم قساکەم چۆن مۆلیدەی گەڕەکەکان چۆن ئەو ژمارە زۆرەی ئۆتۆمبیل لە شارەکانە ژینگەی پیس کردووە زۆری کەناڵەکانی میدیا زۆری ڕۆژنامەنووسانی زۆر و بۆر ژینگەی میدیاییان لە هەرێمی کوردستانە زۆر پیس کردووە و تەنها کاری ڕۆژنامەنووسی ناکەن وەکوتم دەستیان ناوەتە زۆر کاریتر ینی چ مەنتەقیتیا هەیە یەکێک لە خاوەن سیتیەکان لەم شارەیە باشە ینی ئەتراف لەسەر تەلەڤیزیۆنە بە خۆمی وتووە ئەڵێ ڕۆژنامەنووسێک هەر هەمومانی ناسین سامانی موڵکەکانی بڕی مڵکەکانی لە ناو سیتیەکەی منە لە $100 ملیۆن بەس پێم بڵێن بە ئیشی ڕۆژنامەنووسی بەس ئەو پرسیاراکەم لە هەموو ڕۆژنامەنووسانی کوردستان $100 ملیۆن بە ئیشی ڕۆژنامەنووسی کێ دەستی کەوتووە من بەش هەر خۆم ئەو ئێوەش دەمێکە ناسم لەم تەلەڤیزیۆنە من هەر خۆم نیوەی زیاتر لە تەمەنم لە ئیشی ڕۆژنامەنووسی و ئەوە ئەکادیمیش 12 ساڵە مامۆستای زانکۆم یعنی هەر ئەژیم ناڵێم ینی مردم لە برسا بەڵام لە ڕاستە ئیشی ڕۆژنامەنووسی هەمووان ڕۆژنامەنووسانی کە لەم کەناڵەیەوە و لە هەموو میدیاکە ئەوەی کە ئیشی پرۆفێشناڵیەکە ئەوەی کە دەستێکەوێ ئەو داهاتی کە هەیەی بەشی ژیانێکە ئەو پەڕی ینی لە باشین حاڵەتە بەشی ژیانێکە ناتوانێت $1 ملیۆن پێکەوە بنێ ئەم ڕۆژنامەنووسانە $100 ملیۆن یان هەیە دکتۆر خوا پیرەوە ببینە بەڵام بە قسەکەی جەنابەت لانەیە هەندێک جارە بێت لە کۆڵینەوە بە دووەدا چوون بکرێت چۆن بۆ کەسە سیاسیەکان ئەکرێ بۆ کاربەدەستان ڕوونیشەوە دکتۆر ئاماژێ بێت زۆر ڕوو لە بابەتەکە چکە لەبەری کاریگەری تەواوی لەسەر ناوچە جیاوازەکان بەجێ هێشتووە هەنی ئێمە لە هەرێمێکی زۆر بچووکەین بۆی پرسیارەکەت بیر نەچێتەوە بوورە بەڵام وای لێ کردووە کەم هەرێمە بکەین بە چەند پارچەیەکەوە کەسێک لەم پارچەیە ینی بەداخۆ منە قسەیەکەم بە ناوی ڕۆژنامەنووس و ئەکڕێ دکتۆر ینی ئەکڕێت لە میدیایکی کە ئاڕاستەیەکی خراپتر پێشکەشەکە کە کاریگەری زۆر خراپی پارەی کە لە 2004ەوە هاتە وڵاتی ئێمە خۆ وازەحە مێژوەکە لە بەرچاومانەیە ینی وەلای ڕۆژنامەنووسی پێکردراوە ڕۆژنامەنووسێک وەکوتم هی ئەوە نییە ینی تۆمانگی دەفتەرێک $1 یا 50 وەرەقە یا 60 وەرەقەی بێتێ ئێستا ینی کێشەی گەورە ئەوەیە ئەم میدیاکارانە ئەم کەناڵێکە کاتەوە پارەیەکی زۆری ماڵی گشتی لەبەردەستایە هەرچی میدیاکاری پرۆفێشناڵی کەناڵەکەی ترەیە لە ڕێگەی پارەوە ڕای کێشە لە ڕاستیە ئەمە کێشەی گەورەیە کێشەی وەکوتم بۆ ژینگەی کاری میدیایی دروست کردووە نابەرابەری دروست کردووە ناهاوسەنگی دروست کردووە نادادپەروەری دروست کردووە تۆ ناتوانانی دیتر ڕۆژنامەنووسێکی دیارت هەیە ڕۆژنامەنووسێکی باشت هەیە پرۆفێشناڵت هەیە بەڵام کەناڵێکی تر عەرزی حەقی خۆشیەتی عەرزیاتی ئەڵە کە من لەوێ ژیان مسۆگەرترا ئەڕوا بۆ کەناڵێکی تر بۆ زانێتەن ئەمە ڕێپێدراوە لە دنیاە ئەم میدیاکارە چێ بۆکە بەڵام پرسیارەکە کێشەکەی ئێمە ڕخنەکەی ئێمە لەوەیە کە ئەم کەناڵی کە ئەم پارەیاتێ وەکو کەناڵە نێودەوڵەتەکانی تر نییە کە لەسەر ئەساسی داهاتی خۆیان پارادەن بە ڕۆژنامەنووسەکە نەخێر لەسەر ئەساسی بەکارهێنانی ماڵی گشتیە دەفتەرێک $یاتی ئەگینا خۆی نییە پرسیارەکەم لە بەڕێزت ئەوە بوو ئێستا جەنابەت ئەمە کە باس ئەەکەی ئایا ئەمە ئەکرێ ڕێکخستنی بۆ بکرێ
لە ڕاستە دوو حاڵەتمان هەیە من ڕێخسێکی یاساییمان هەیە بە یاسا ڕێک بخرێەوە ئەم بابەتانە کە سەریان هەڵداوە ئەم دۆخە تازەی میدیا کە سەری هەڵداوە بەوەی تەکنۆلۆژیای تازەوە میدیا بەشێکی کۆنتترۆلکردنی زۆر زەحمەتە لە ڕاستە پێویستە لە ڕێگەی یاساوە ئەمانە ئەنێ حاڵت هەیە محدود بکرێت چۆن ئێستا گەدیقەت بن ئەنێک یاریزان هەنێک نادیەیە نابێ هەنێک پارەی زیاد لە پێویست بدا بە یاریزان یاخود خەرجی زیاد لە پێویست بەڵام شتێکی وا هەیە لە ڕاستە حەقە لە یاسای ڕێک بخرێ ئەم میدیانە پرسیار لە سامان و سەرچاوی داراییان بکرێت کە ئەم هەموو پارەیەدەن بە ڕۆژنامە نووسێت لەکوێ سەرچاوەگرێت بۆ کەناڵێک وەکوتم بڕێکی کەم زۆر کەم کەناڵێک چەند بڕێکی زۆر گەورە موچادا بە ڕۆژنامە نووسەکە بە میدیاکارەکە ئەمە لە چێ سەرچاوی ئەمە لە حەقە لە ڕووی یاساییەوە ڕێک بخرێ و پەیوەست بە ڕۆژنامە نووسان کە ئێستا وەکوتم کەوتونەتە دۆخێکی نائاساییەوە ناپیشەییەوە کە خەریکی خۆ دەوڵەمەندکردنن لە ڕێگەی جۆراوجۆرەوە بە میکانیزمی جۆراوجۆرەوە ئەمەش بیزەبت ئەکرێ لە یاسای ئەمە سزای بۆ دامی بەڕای من پێویست ئەمانەی ڕێک بخرێ لە ڕووی یاساییەوە نەخێر ئەو یاسانی کە هەمانە ئەم بابەتانە نەخێر ڕێک نەخراوە ئێمە بەداخەوە وەکوتمان دۆخی سیاسی وای کردووە کە حەز نەکەین یاسا کۆنەکانیشمان هەموار بکرێتەوە گینا ئەو یاسایانە بۆ یاسای ڕۆژنامە نووسی کەمە بە یاسایکی باش ناوزەندیەکەین 2007 ئێستا 2025 یەک دنیا گۆڕانکاری گەورە ڕوویداوە لە ڕووی تەکنۆلۆژیای میدیاوە لە ڕووی هەموو لایەنە تەکنیکی و پامە میدیایەکان گۆڕانکاری زۆر گەوران بەسەراتوە ئێستا پێویستە ئەو یاسای ئەموار بکرێتەوە شکەیتر زۆر درەنگە چەند ساڵی بەسەر تێپەڕیوە 8 ساڵ بەسەر یاسایە کات تێپەڕیوە زۆر قابلی هەموارکردنەوەیە نەخێر یاسامان نییە بەر بە هەموو ئەمانە بگرێ بۆیە زۆر جار لە هەنێ سکاڵایە لە هەنێ حاڵەتی سکاڵایە دادوەرەکان ناچارن بچن بۆ یاسای سزادانی عێراقیە بۆ هەر یاسایەکی ترکە عقوبەکەی تێدابێت کە لەمانەیە تێدانە جگە لەوەش لە ڕووی پیشەیەوە ئێمە شتێکی ترمانەیە پێوتێ ئەخلاق پێوتێ میساقی شەرەف یاخۆ پێوترێ ڕێسانامەی ئاکاری یاخۆ پەیماننامەی ئاکار ئەمە گرنگە کە هەم میدیاکان هەیان بێ هەم لەسەر ئاسی هەرێمی کوردستانە ئێمە پەیماننامەیەکی ئاکارمان هەبێ بەڵام ئەبێ میدیاکانم پابند پەیماننامەیەکی پیشەیی پابند بن پەیماننامەیەکی ئەخلاقی ویژدانی بێ کە چەند بڕگە لە خۆ بگرێ بڕگەی جۆراوجۆر پابند پێکە ئەمەشمان لە ڕاستە هێشتا لە هەرێمی کوردستان وەکو پێویست نییە ڕەنگە تاکە کەناڵ هەبێ بۆ خۆی میساقێکی دانابێ بەڵام بەداخەوە ئەوەی تێبینیمان کرد وەکو ئەکادمی کەمترین میدیا لە هەرێمی کوردستان پابند دەبێ بە میساقی شەرەف باشە کەواتە کە ئێمە بمانێ میدیایەکی باشمانە بێ و ئاراستەیەکی باشیە بێ پێویستی بە کادری باشە ئەم کادرە باشەش پێویستە لە ڕێگەی ناوەندە ئەکادیمیەکانەوە پەروەردە بکرێ بە خۆشحاڵیەوە بینی کە ماوەی چەندین ساڵە لە ناوزانکۆی سلێمانیە ڕاگەاندنمان هەیە کە چەندین خوێندکاری کچ و کوڕمان بۆ بەرەمەهێنرێ ئێمە ئەگەر پشت بۆ ناوەندە ببەستین کە بە شێوازێکی ئەکادمی چەند ساڵێکە خوێن و دکتۆری بەڕێزی وەکو ئێوە ڕێگا ڕاستەکەیان نیشانەیەن ئەتوانی میداکانمان بەڕاو ئاراستەیەکی باشتریش بەرین تا حەزیشم کرد و پرسیارش بکەم بە هەموو کەسێک کەوتری ڕۆژنامەنووس بەڵێ حتمما ئەوە کێشەیە لە ڕاستیا با شتێک بڵێم زۆر قسە لەسەر ناوەندە ئەکادمیکانەکرێت کە ئێمە چەند ساڵێک ئێمە لە 2020 یەکەم لە زانکۆی سلێمانی یەکەم بەشی ڕاگەاندن پێشتریش لە پەیمانگەی تەکنیکی بەشێک دروست بوو پێش زانکۆی سلێمانی ئەوە 25 ساڵە توانین 27 ساڵە ئێمە ناوەندی ئەکادمیمان هەیە لە هەرێمی کوردستان کە بەردەوام کادری ڕاگەاندن پێگەێنن پرسیار زۆر لەسەرم ئەم ناوەندە ئەکادمیانە کادری باش پێگەێنن بە توانە پێگەێنن پرۆفێشناڵ پێگەێنن یاخودنا ڕاستەکەی ئەمە دوو بەشێتی بەشی دوو لایەنەگرێتەوە لایەنێکی ئەوەیە کە ڕاستە وەکو ژمارە زۆرمان هەیە باوەڕەکەن ساڵ هەبووە بەس لە سنووری پارێزگای سلێمانی ئەو بەشانەی میدیا کە هەمانە 500 600 تا 700 خوێندکاری وەرگرتووە یعنی 600 خوێندکار تەخەڕوجەکە بەڵێ ئەبێ بم شەوێ بم بەرفراوانی ئەمەش ئیتر بۆتە وەکوتم وەکو کۆی لایەنەکانی ترمان ئەمەش بۆتە زۆروبۆری لە ڕاستیە یعنی حەقت پێت بڵێم هەموو وەرگرتنی خوێندکار لە زانکۆ لەو بەشانەیە ئێمە بۆ منە ساڵانە هەر لە بەشەکەی خۆمانە 7 کەس ئێواران یعنی بەگشتی 100 خوێندکار وەرەگرنی هەر لە هەموو ساڵێک هەر لە بەشێکی خۆمانە لە زانکۆی سلێمانی بەشی ڕاگەاندن ئایا شەرت نییە هەمووی هاتبێ بۆ هاتووە بڕوانامەکەی وەرگێ بەشێکی ئەگەر بەشێکی زۆر کەمی هاتووە هەر لە کاتی وانەوتنەوەکە هەستەکەی کە ئەمە بەشێکی ناتۆ
بۆ هەتا پرسیاریش لێکە لە مامۆستا بەس هاتووم ئەم بە شەوەری گرتومە گینە نهاتوم بۆی بم بە ڕۆژنامە نووس بم بە ڕاگەیان کرد و ئایا چەند ئەوێت فێر ببێت ینی ئەمەش کێشەیە ینی زۆر جار گلەی لێ ئەماکرێ حەقیشە گلەیەکان لە ڕاستیا بەشێک لە خوێندکارەکان لە بەشێکی زۆر لەگەڵمانە نایە فێر ببێ ینی خۆ ویستی نییە ینی حەقی خۆشیەتی کە حەزی لە شوێنێکی ترە لە بەشێکی ترە بەڵام بەشێکی ئەمە لە کۆی هەموو ناوەندە ئاکادمیەکان ڕاستە و بەشێکی تریشی هەوڕیان لایەنێکی تریشی ئەوەیە کە ئەم میدیاکارانەیە ئەمە کاتێک گەچنە دەستگا میدیایەکان لە ڕاستیا زۆریان گلەییان هەیە توێژینەوە کراوە لەسەرەوە گلەییان هەیە کە لە ناوەندەکانی میدیا لە دام و دەستگاکانی ڕاگەاندن گلەییان هەیە کە وەکو پێویست حساب بۆ توانە بۆ لێهاتوویان یاخود بۆ ڕاکانیان ناکرێ و من قەناعەتم وایە لە بەشەکانی ڕاگەاندن یەک وانە کە زۆر گرنگە ئیتیمامی پێدرێت کە خوێنرێ ئێتیک و یاسای ڕاگەاندنە کە زۆر گرنگە ئێمە ئەم وانەیە بە وردی بە نمونەی زیندوی ناو میدیاکان دەوترێتەوە زۆر پرۆفێشناڵانە و زۆر بە وردی لەسەر هەموو لایەنەکانی ئێتیکی میدیایی لەسەر لایەنەکانی پیشەی میدیایی ئەوە سێ بەڵام بەداخەوە گلەی ئەوە هەیە کە هەتا هەر بۆ زانیاریتان یەکێک لە بەڕێوەبەری کەناڵەکانی میدیا لە هەرێمی کوردستان بەکەلۆرۆسی لە میدیا هەیە دەوێت ماستەریش بخوێنە لە میدیا باوەڕەکە نزانی چی وتووە کۆمەڵێک ڕۆژنامەنووسی پیشەی دەرچووی زانکۆی وەرگرتووە وتوێتی ئەوەی کە خوێندوتانە لە زانکۆ هەمووی فڕێن لەگەڵ خۆتانە مەیهێنە ناو تەلەڤیزیۆنە خۆشی بەکەلۆرۆسیە لە میدیا یعنی ئێمە قسەی خوێندکارەکانە ئەڵێ ئێمە لەوێ دامەزراوین بەڵام وتوێتی ئەوەی خوێندوتانە لە ئەکادمیات بکە لەگەڵ فڕێ بە نێنە ناو کەناڵەکە باشە ئەمە بیرکردنەوە بێ نەخێر ئێمە ناتوانین سوود لە توانەکانیان وەرگین ئەو گروپەکەمەی کە لەوێ پێگەن ئەگەر کاڵم ئەو گروپەکەمەی کە لە ئاسی خواسی ئەمە و خۆشبەختانە ئێسار کەناڵەکەی بەڕێزەکەی ئەوە کۆمەڵی ڕۆژنامەنووسی میدیاکاری باشی تایە کە ئەکادمی میدیایان هەیە لە زۆربەی کەناڵەکان ئێمە دەرچوی میدیامان هەیە بەڵام من دڵنیام کە بابەتەکە دوولایەنەیە بەشێکەوەیە کە خۆیان نیانویستوە پێ بگەن بەس بەشێکیشەوەیە کە لێرە لە دام و دەستگاکانی میدیا وەکو پێویست حساب بۆ توانەکانیان ناکرێت بۆ شتێکی تریش بڵێم تکاکەم بۆەوەی ئەم بابەتە زۆر گرنگە ینی مەرجیش نییە ئێمە ڕاستە خۆ ڕۆژنامەنووس پێ بگەین بۆ ناو سۆدیۆکەیتەوە ینی لە دنیاشا مەرجنیە نەگە ئێمە کەناڵی جزیرە بڕۆن پرسیارکەن بڕۆ کەناڵی زۆربەی کەناڵە مەتەرەفەکانی دنیا و کەناڵە بەناوبانگەکانی دنیا و کەناڵە پرۆفێشناڵەکانی دنیا وا بڵێن باشترە دکتۆراشە هەبێ لە میدیا دوای و تێستەکە دوایەوە پرۆژەی ئەڵێ منەمەوێت بەرنامەیەک پێشکەشکەم ئەمە بە پێشکەشکار لە ڕاستیا ناوەندێکی ڕاهێنان و مەشقی هەیە لانی کەم 6 مانگ تۆ بێ لەو ناوەندەیە ڕاهێنان کە اینجا دەرەکەوی لە شاشە ئێمە خوێندکاری خۆمان هەیە بمبورە بە ئەم دێڕە بڵێن ئەوەی ناو زانکۆ بەشێکە ئاراستەکردنێکی باشە بەڵام ڕاستی هەموو شتێکیش نییە بە ئەو حەقەتە بڵێن یعنی ئێمە خوێندکارمان هەبووە قۆناغی یەک قۆناغی یەک بۆ زانیات هەرشتی ئامە خوێنرێ هەر ناچێتە ناوبابەتی میدیاوە چۆت دەرچۆ بۆ قۆناغی دوو لە کەناڵێک وەرگیراوە ئەو ڕۆژە وەرگیراوە شەوەکەی لە شاشە بووە لەسەر شاشە بووە شاشە یەکێک لە کەناڵە گەورەکان ئەمە ڕاستیەکەی تۆ بەهوێ نەبی ڕۆژنامەنووسێکی پرۆفێشناڵ بێت چونکە بۆ نەمەعریفەی ئەوەیە معریفەی میدیایی و سیاسی و سەقافیە گشتیەکەی نا ئیمکانیەتە تەکنیکیەکەشی ئەوەیە کە تۆ دکتۆر ئەوە بێت کە هەموو ئەوەی کە فێر بۆ زەڕبی سفریکەن بەڵام واژ نەبێت کە یەکسەری بیبەن نەخێر نابێت ڕاستەخۆ بخرێتە ستۆدیۆکەوە پردێک دروست پێویستی بە ڕاهێنان هەیە لە بواری هەواڵسازیە داڕشتن و هەواڵسازیە لە بواری پێشکەشکاریە لە بواری بێژەریە لە بواری پامنێریە لە هەموو مەجالات لە بوارە تەکنیکیەکانە ئێمە ئێستا خوێندکارمان هەیە لە هەر ئێستا خوێندکارە لا ئێمە لە مەجای پێوتێ گرافیک دیزاین و مۆنتاژ و ئەمانە زۆر ئاستی باشە ئێتە کەناڵەکان دەوری زۆر باشە بینێ بەڵام لە ڕاستی هەر پێویستی بە بەڕاهێنان دەستەکانی خۆش بێ سپاس بۆ تۆ دکتۆر بە هیوای ئەوەی کە گفتوگۆکەمان ببێتە جێگەی سەرنج بۆەوەی کە ئەو میدیانە یاخۆ ڕۆژنامەنووسانەی کە کاری خۆیانەکەن کارێکی پیشەی بکەن و بەرپرسانەشت لە کارەکەی خۆیان بڕوان و بشتوانی لەناو هەرێمەکەمانە ئەم لێشاوە میدیایی کە هەمانە نەبێتە مای نیگەرانی بۆ ناوچەکەمان ببێتە مای ئاڕاستەی باش بۆ ناو کۆمەڵگاکەمان دووبارە